شاڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی. وەکو زمانی بەعس کە سەدام چی بە کورد کرد چی هینا سەری کورد ئێستاش حەشدی شعبی و لە هەمان کاتدا عەبادیش کە هەمان دەستوورەکەی سەدام حوسێنی زۆردار لەسەر کوردە سەپێنێت. وەکو قەزای کوردی ئێمە دەبی خۆماڕێک بخرێنەوە دەبەوەی ئەو ناوچانە هەمووی ناوچەی کوردیا کەرکووک و ئەو دەوروبەری و ناوچە داوڕاوانە دەبێت هەمووی بە دەستور حەقی کوردیە و دەبێت بگەڕێتەوە سەر کوردستان و هیوادارین ئێمەش بتوانین هەوڵ بدەین خۆمان ڕێک بخەین ماڵی کوردەر وەک خۆی ببینێتەوە و هاوکاریەک بکەین و کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان و ئینشاڵڵا ئەو ناوچانە هیچ کێشە لەسەر نامینێ و هەمووی دەگەڕێتەوە باشی کوردستان و بە کەرکووکەوە و دەوروبەری و ئەو ناوچانەی وچخانە قین و مندەری و گرینگە سەبارەت بە کورد کە ئێستا کە لەلایەن چەند هێزێکەوە لە ناوچەی لە سنووری نەجەف و بەسڕا خەڵک دێنن بۆ شاری کەرکووک بۆ ئەوەی ناسنامەی کورد لەم شارە بسڕنەوە، بەڵام من وەک تاکێکم شارە وەک تاکێکی کوردستان لێرەوە دڵنیایان دەکەینەوە کە کەرکووک هەر شاری کوردستانە و هەر بە کوردستانی دەبینێتەوە.